ڕاستان لێبێت دیارە ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە. ئەلبەتە ڕۆژی جیهانی زمانی دایک لە بەرواری 21 شوباتی 1990 لەلایەن یونسکۆ بە فەرمی دانی پێدانرا وەکو ڕۆژی جیهانی زمانی دایک. ئەویش دەگەڕێتەوە بۆ ئەو کاتێک کە هندستان و پاکستان لە یەکتری جیابوونەوە و بەشێک لە هاوڵاتیان لە ساڵی 1952 شۆڕشیان بەرپا کرد یاخود خۆپیشاندانیان ئەنجامدا بۆ ئەوەی زمانێکی تایبەت بە خۆیان هەبێت، بەڵام لەلایەن دەوڵەتەوە بە توندی وەڵام درانەوە بۆ هۆی شەهیدبوونی چەند کەسێک. من ئەمڕۆ هاتوومەتە نێو هاوڵاتیان دەمەوێت لەیان پرسم ئایا زمانی نەتەوەی خۆمان کە زمانی کوردی پەتیە وەکو خۆی پارێزگاری لێکراوە یا خودنا وەچیان هەیە بۆ زمانی دایک بینەرمان بن. من ئەمڕۆ وەکو خۆم یعنی وەکو فەردێکی خۆم زمانی دایک وەکو خۆی نبینم بۆ لەبەروی هەموو زمانێک تێکڵای زمانی کوردی کراوە بە زمانی فارسی و عەرەبی و ئەوەی دەسەڵاتی هەیە پارێزگاری لێ ناکە بە من و تۆش ناکرێت. ئێمە من چەند جار ینی مناڵی خۆم کەسی خۆم برادری خۆم تەریق کردۆ دەوتم خوا ئەو وشەیەتەوە بەکارێنی هەندێک نەرمەدی تازە هەیە کە بڵێ وشەی های بەکارێنێ های لە غەربەکان بەکارێت وڵاتە غەربیەکان لای خۆمان نییە. زەکەت بەیەکێڵی بە قوربانمیان بە ساقە و بم گاڵتۆ بێگە بە زاقە و بە ماوە بگەڵتۆ بێگەنەوە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە. ئایا زمانی کوردی خۆمان وەکو خۆی پارێزگاری لێکراوە؟ هەرگیز زمانی کوردی خۆمە خۆی نەپارێزراوە سە بڵێن وەکو تەلبەیەک فنون بەو شوێ فێریکەن ینی دوورە بڵێن شانۆیەکی پێگە بڵێن وەکینێک پێکەن تەطبیقێکی شانۆی بێت. ئەگەر بەکار ئەگەر مامۆستاکە بیڵێت ئەو شێ بەکاربێنێت ئەوە تازە هیچ بەو شێوە فێرە بێت و لە درامەکان بەو شێ بەکارێن بەس ئەگەر لی منعکرێت بڵێ ئەو شێ بەکارێنێت دووبارەی ناکاتەوە. وەڵی لە ڕاستیە زمانی کوردی خۆشترین زمانە بەلایەن منەوە و ئێمەش کە خۆمان بە کورد دەزانین ئەبێ زمانی کوردی بە بەرزترین زمان بزانین. بەس چی بکەم ینی هەچی بیڵێ پڕکەم و کوڕیە سەڵاتێک نییە دیفاع لەم زمانە بکە وشەی ویان هێناوەتە ناو زمانی کوردیەوە تۆ لە خۆت پێ عیبە هەر لێ حاڵی نابی چۆن زمانێک ئەوەنە شیرین بێ تۆ وشەی ئەملاولا بخەیتە ناویەوە تۆ مناڵەکانی خۆت لە ماڵەوە ئەگەر تربێتی شویان دانەی لە کۆڵانە ئەبنە گاڵتەچی مناڵەورکە. ئێستا ئێمە لە جیهانە بووینە گاڵتەچی زمانەکانی کاڵێ جاوە زمانە تۆ بەکارێنی پێ عیبە یان ئێمە چییە دڵسۆ زمان نییە. گۆڕاوارێکی بەنەوەی ئەگەر داوای سپاس و داوای عەفو و دای لێبوردنی لێکە بەنەوەیش کە جواب تێتەوە نەماوەکو سوو کوردیەکە بەکار نایە. نە پێ دوایە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە کە هاوڵاتیان لە ئێستادا وشە بیانیەکان تێکەڵ بە زمانی کوردی دەکەن بەتر هەیە ئەها خۆی بە پێشکەوتووە زانیە ینی ئێستا بڵێنە من بەنەوەی قسە بکەم خەڵقەکە بەنەوەیشکە تێگاڵێ وەلادەیە ئەوە پیاڵێ ئەوە پیاڵێت واتە وای لێ هاتووە ئەگەر بە کوردیەکی پەتی خۆمان قسە بکەین قسە بکەین گاڵتۆ پێکەن نەماوەکو جاران نەماوە. زەکەت بەیەکێڵی بە قوربانمیان بە ساقە و بم گاڵتۆ بێگە بە زاقە و بە ماوە بگاڵتۆ بێگەنەوە. ئێمە چوارپاچی کوردستان لەبەرەوەی کە تێکەڵین چواردەوریمان ئەفترافمان هەر بە هەرێکە و بە شێوازێک زمانێک قسەکە ئێستا کوردی ڕۆژهەڵاتی خۆمان بە زمانی سێریکە فارسی تێکڵاوە لە ڕۆژئاوای خۆمان سێریکە زمانێکی تری تێکڵاوە یعنی ئەمە وای کردو کە ئێمەش بە تێکەڵاوی قسە بکەین. جات داواکەم لە لایەنی پەیوەندیدار بە تایبەتی ئەو زمانەی کە زمانی کوردیە لە قوتابخانەکان زمانێک فول کوردی بێت بە کوردەواری خۆمان. ئێستا من ئەم قسانی کە لەگەڵ جەنابت کردم لە سا 50 بە عەرەبی بوو. خوا بەزیابێ ینی تا ئێستا باشە زمانی دایک باوە پارێزراویشە یعنی پێشەشی لێکردن و ینی احترامەن دایک پیرۆزە بۆی زمانەکەشی ماوە و لای خۆمان بە زمانی کوردی و سۆرانی هەر باشە
بۆیە ناویش دایک مقدسە و تاجی سەرمانە